مرحبا خواندەوانین زانینگە تشتی فرادی بخیر هاتن نەها پێوا ئەمێ دەست بە دەرسێ هینا مەشینا بکەین لەوی دەرسیدا هونێ فێر ببنکی هینا مەشینا چییە ونکارم پێرە چ بکەن و ji بۆنا ونکارم وێنا بکەن ون حەوجەی کێژان زانستیە ناون کێژان زانستیە بزانن وەکی مینات بیرکاری فیزیک یانجی کیمیا پێشی ئەس دخوازم بێژم هینا مەشینا چییە ئەس دخوازم بینە ئەشکەرە بکەم هینا مەشینا بە ئینگلیزی مەشین لەرنینگە ترکی ماکینە وێرانەسی وەکی من گوزانن 700 ساڵان هالا تشتێک و هەری پێش کەتیە هەوڵا زانستیدا هینا مەشینایە بریا هینا مەشینان کارن ڕۆبۆتا چێکن ئەمکارن بە فرۆکە یانجی تایاران بفرێنن و یانجی ئەمکارن عەرەبا بێ شۆفێر بدن ئاژۆتن بریا هینا مەشینە ئەمکارن گەلێک تشتا بکەن لەوی دەرسیدا ئەگەر حتا داوی بهێن لەوی دەرسیدا ونی پەروەردە بن و ونی چاوا هینا مەشینە چێکن ئەم دەرس دەستپێکە لەوی دەرسیدا زێت تەنێ چەرچەوە هینا مەشینە ئەشکەرە بکەن دەرسێن داهاتوودا ئەمێ دەست بکەن و دەست بە هینا مەشینە بکەن و ئەمێ هەر تشتی مژوارە فێر بکەن پێشی ئەس دخوازم بێژم گەلۆ ئەم کورد چما حەوجی هینا مەشینانە وەکی وزانن کورد ئەم 100 ساڵین داویدا نێزی 300 تا 400 ساڵ پاش دەمانە نزانن دنیا چاوا دمەشێ نزانن فێم بکەن و دەبێن دنیای چێ دبن و گۆری وۆنا گۆری بێ تشتی خوا هەدەفتە بکەن بخابن لەوی حالیدا پاش دەمانە کورد لەسەر گەلێکی تشتیدا پاش دەمانە لێ ئەسکارم بێژم ئەس یەک جوان کارم حال بکەم حالیە تەکنۆلۆژی و زانستی بەوەیەکی دەست بە وێ ڕێزیدەیەن دەرسان کرد لەوێ دەرسێدا پشتی وێ دەرسێ هین بوون ئەس باوەرم ونی حەس بکەن و ون ئێدی هێلا تەکنۆلۆژی و زانستی هاوکە بەشا هینە مەشینادا پاشتا نەمانە ونی سەروەخت بن ونێ کار بن لەسەر پێ تشتی هەر جورەیە تەکنۆلۆژی بدن مەشاندن لەوی دەرسیدا ئەس دخوازم نەخشەیە رێ ئا هینا مەشینە ئەشکەرە بکەم لەوێ نەخشەیە رێدا ئەزێ پێشی مژوەرە بیرکاری شانی بکەم بیرکاریاکە و هەری حەوجەنە ئەس دکارم هەموو بیرکاریە ژوەرە شانی بکەم لێ ئەزێ ئەو بیرکاری شانی بکەم کە ئەوێ تێری بکێ کۆولکاربن هینا مەشینە بدن مەشاندن پشتی بیرکاریێ ئەزێ دەست پێ ستاتیستیک بکەم ستاتیستیکس پشتی وێنا ئەمێ کاربن دەست بە هینا مەشینە بکەن پێشی دوێون بیرکاری و ستاتیستیکس بالمن پشتی وێنا ئەمێ دەست بە هینا مەشینە بکەن ئەس باوەرم دەرسێن بیرکاریە نێزی مە یانجی دمە هەوێ بستێنی هەما وەختیدا دەرسێن ستاتیستیکشی مە یانجی دمە هەوێ بستێنی پشتی داویا مەها سێمی یانجی چارمی بەلکی کەمتەرژی بێ ئەمێ دەست بە هینا مەشینە بکەن و هینا مەشینە نێزی 4 بەلکی 6 مە هەوێ بستێنی بە تەمامی ئەو نەخشەیارێ ناوا دەهمادا وی خلاص بێ پشتی دەهما ونێ کاربن هینا مەشینە بە کوردی بکەن هەگەر وەختەیمە چێ بێ پشتی قەداندنا دەرسین هینا مەشینە ئەزێ هەند تشتین لەسەر هشێ لەبانیژی بکەم بەڕاستی هینا مەشینە تەکیلاوی هشێ لەبانیژی هەیە خوازم ئەس هشێ لەبانی چیە بنووسێنم
شيلباني artificial intelligence artificial intelligence Türkiye'yi yapay zeka. هالشيء لباني وهنا مشينا تكليوان بهور هيا بي هنا مشينا ونكال هالشيء لباني بك بلكي ونهنكي مطمئي معنا كلوا لباني شيا تمام نزال لباني لبانيا وكي لبهاتي تشتين لبهاتي هنا تشتين لباني هنا أم السين تشتين لهرتين لنابا خزيدا خزايدا نابا خزايدا تشت لهفتين أم لهفتين جبوبيكي أم شي لبانيا تشتيكو بتناسري خدبن يشي لبهاتيا وكي ميجيما artificial intelligence يشي لبانيا وكي بقود قاوا هیچ درسین هینا مشینا مقدان ونی باش فهم بکنکو هیچ لبانی چیا هینا مشینا چیا و تکلیا و بهر چیا ونی بی بسرد از دخوازم اف درسی لبر بقدینم من خواست چارچوا درسین خواه اشکره بکم و هر وها من خواست نخشاریا بی درسی مجبور بدم زلال کرم همجی زلال بو درسین ده هاتو ده هذه تشتكي مهم مجوارة بدم ناسان بن أوجي زانستي چيا و بيوين زانستي چنا سي بيوين زانستي هنا بيوينا كنكارن زانستي بكن هذه بصا وابيوان بكن حتى درس قديم بمينين غير خشيدا قرق سباس